ناموي من شرم ناوي شر دجي إنسانا شر دجمني جانا بدروشمی نەخێر بۆ شەڕی براکوژێ دەستەی دەستپێشخەری کۆنفراسی نیشتمانی کوردستان بە توندی مەحکومی جوڵانی هێز و خوڵقاندنی گەشێکی هەڵگیرساندنی شەڕێکی نەخوازرا و ماڵهێنانکاری و براکوژی و لە دەستدانی تێکڕای دەستکەوتەکانی گەلەکەمان دەکەین جا بە هەر بیانەیەک و لەژێر هەر پاسایەکدا بێت دەستپێکردنی شەڕ ئاسانە و بە هەموو کەسێک دەکرێت بەڵام دان بە خۆداگردن و چارەسەرکردنی کێشە و گرفت و ئاڵۆزیەکان و دانایی و ژیری و سەرکردە و دڵسۆز و کاریزمای مێژووی دەوێت لە ئەگەری هەڵگیرساندنی شەڕی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان لە ئێستادا چارەنووسی گەلەکەمان بەرەو تونێلێکی تاریک دەبات و ئەگەری هەیە پریشکی گڕی حزب و لایەنە سیاسە دیکەکان بگرێتەوە و بپەڕێتەوە بۆ پارچەکانی تری کوردستان گەلەکەمان داوای یەکریزی و تەبایی و یەکێتی نەتەوەیی دەکا کە تەواوی مافی ڕەوای خۆیەتی مێژوو سەلماندوێتی کە گەرنتیمانەوە و سەرکەوتنمان تەنها پێکهێنانی یەکێتی و یەکریزی و پاراستنی لە هەڵگیرساندنی شەڕدا هیچ لایەک براوە نابێت ئێستا گەل و وشیارەوە ڕاستیەکان وەکو ڕۆژی ڕوون دیارە و لە بەرچاون سەردەمی خەڵەتاندن بەسەر چوو ناتوانن چیتر کۆمەلگا بخەڵەتێنن سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی هەموو ئەو حیزب و ڕێکخرا و کەسایەتی دڵسۆزانە ئەکەین کە جوامێرانە هەڵوێستی خۆیان بە نەخێر بۆ شەڕی براکوژی دەردەبڕێت هەڵبەت ئەرکی نیشتمانی و نەتەوەیی هەمووانە کە ڕێگیری لە شەڕی کورد بە کورد بکەین و نەهێڵین پلانی داگیرکەران بە ئەنجام بگات بەڵێ بۆ دیالۆگ بەڵێ بۆ ئاشتی نەخێر بۆ شەڕی براکوژی دەستەی دەستپێشخەری کۆنفراسی نیشتمانی کوردستان 7/11/2020 لە کاتێکدا چەندین قەیران و نەهامەتی بەرۆکی ئەم گەلە میحنەت کێشەی کوردستانی گرتووە و ئاسەواری شەڕی داعش و برینەکانی لەسەر جەستەمان ماوە و قەیرانی دارایی و ڤایرۆسی کۆرۆنا هەموو جێگە و جونگەیەکی داگیر کردووە و کاریگەری خراپی لەسەرمانداناوە لەم کاتە هەستارەدا کەوانە یارانی گەلەکەمان لە هەموو کات زیاتر چاویان لەسەر تێکدان و تێکچوونی قەوارەی کوردستانە ئێمە پێویستیمان بە ئاشتەوایی سیاسی و پێکەوە ژیانی کۆمەڵایەتی و پێکەوە سازانی نیشتیمانیە بۆ ئەوەی قەیرانەکان تێپەڕێنین و ژیانێکی شایستە بۆ گەلەکەمان دابین بکەین و غەمی و غوباری ڕابردوویان لەسەر لابەرین بەڵام هێشتا نەهامەتەکانی ڕۆژگاری زڵم و ستەم و داگیرکەران و مێژووی نوێمان لە ئەنفال و هەڵەبجە و پەلامارەکانی داعشی نەگریز خوێنیان لێ دەچۆڕێت بەڵام هێشتا شوێنەواری شەڕی کورد بە کورد لە مێژووی نزیک و دووردا نێژی نزیک و دووردا لەبیر نەکراوە و قەوارەی سیاسی کوردستان دەرباز نەبووە و گەلەکەشمان لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چاوەڕوانی ئاسایی بوونەوەی دۆخی شارەکانیانن لەم سەر و بەندەدا جۆشدانی ململانی و خۆبەخۆ و کورد بە کورد مایەی نیگەرانی و مایەی ناومێدی و نیگەرانی گەلی کوردستانە لە بری گرژی و ئاڵۆزیەکانی نێوان هێزە سیاسی دژبەرەکان چاومان لە یەکڕێزی و تەبایی و سازانی هێزە سیاسیەکان و پێکەوە ژیان و قوڵکردنەوەی گیانی نیشتیمان پەروەری و ئاشتەوایی سیاسی نێوماڵی کوردە هەواڵ و بارگژیانەی کە لەم ڕۆژانەدا نێوانی پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان لە ئارادایە جێگەی نیگەرانی و حزبی شوعی کوردستان لە چوارچێوەی ئەم پرنسیبانەی خوارەوە دەڕوانێتە ئەم ڕەوشە یەکەم جەختکردنەوە لەسەر چارەسەری کێشە و گرفتەکان لە ڕێگەی گفتوگۆ و لە یەکتر تێگەیشتن و مەحکومکردنی شەڕی براکوژی و مێژوو سەلماندوویەتی کە هەر پێکدادانێک نێوان لایەنەکان و بزوتنەوەکەمان بەرژەوەندی دوژمنان و داگیرکەرانی گەلی کوردستان لە هەر چوار پارچەکەیدا تەواو دەبێت. ئێمە وەکو کۆمیتەی پارێزگای سلێمانی و وەکو حیزبی زەحمەتشانی کوردستانیش
ئیدانەی هەر جۆرە هەڵسوکەوتێکی دوور لە بەرپرسیارەتی مێژووی و ئەخلاقی ئەوەستینەوە و نەڕەزایەتی خۆمان پیشان دەدەین بەرامبەر بەوەی کە هەر هێزێکی سیاسی دوور لە پرینسیپە نیشتیمانی نەتەوەیەکان بە خۆی بە بەرپرسیار نەزانێت و هەوڵدا بۆ خۆشکردنی ئاگری شەڕی ناوخۆ. ئەگەر ئێمە چاوێک بە مێژوو ڕابردوومانە بخشێنینەوە ئەو شەڕی کە بە ناوی شەڕی براکوژی لە نێوان گەلی باشووری کوردستاندا و لە ناو هێزە سیاسەکاندا ڕوویدا ئەو کێشە و ئاڵۆزی و گژیانەی کە چەندین ساڵ دەیان و هەزاران و سەدان قوربانی جۆراوجۆری لەکەوتەوە بۆتە مێژوویەک و ڕابردوویەکی ناخۆش بۆ گەلی باشووری کوردستان بەدایبەت بۆ دایکانی ئێمە کە هەتا ئێستا کراسی ڕۆژپۆشی ڕۆڵەکانیان کە لە چاوەڕوانی هاتنەوەی هاوژینەکان و ڕۆڵەکانیان ئەندا نەکەندووە. بەڕێزان من وەک ژنێک بە ناوی هەموو ژنانی باشووری کوردستانەوە و وەک جوڵانەوەکەشم کە تەفگەری ئازادی کۆمەلگەی باشووری کوردستانە بانگەوازی ئێمە بۆ ئاشتیە، بەڵام حەزەکەم لێرەکانەیە بە ویژدانێکی زیندووەوە دەست بخێنە سەر دڵمان و ئەو پرسیارە لە خۆمان بکەین، چونکە هەندێک حەقیقەت هەیە لە ئێستادا پێویستە بجوڵێندرێن و بکرێتە ڕۆژە لە ناو کۆمەلگەی باشووری کوردستاندا. کێ لە ئێستا تا دەستپێشخەری دەکات و لەشکرکێشی دەکات بۆ دروستکردنی شەڕی کورد بە کورد؟ ئەو هێزە کێ لە ئێستادا کە ئێوە لە ڕێگەی دانوستان و گفتوگۆ و دانیشتنی سەرمێزەوە ڕێگە بۆ شەڕە بگرێت و بە ئاشیانە کێشەکان چارەسەر بکات؟ و ئەو هێزە کێ لە ئێستادا کە لە ڕێ ڕاگەیاندنەکانیان و لە ڕێگەی کۆمەڵێک لە کادیرەکانیانە بەداخەوە کە وەکو تووتی کۆمەڵی قسە هەیە ئەیڵێن و ئەیڵێنەوە دەوڵی شەڕلێدان گەرم دەکەن و هەوڵ دەدەن ئەو شەڕە لە باشووری کوردستان بە ناوی شەڕی کورد بە کوردەوە دروست بکەن. ئێمە وەک کۆمەڵەی ئافرەتانی کوردستان لقی سلێمانی دژی هەموو جۆرە بەرپابوونێکی جەنگ و ئاڵۆزی و براکوژیەکی و داوا دەکەین لە هەردوو پارتی سیاسی یەکدەستەی و تەبایی و برایەتی بۆ یەک درێژ بکەن و چوارپارجەی کوردستان بپارێزن لە پێناو مانەوەی هەیکەلی نەتەوەیی و کوردایەتی و وەفایەک و خەسارەتی ڕابردووی دایکانی شەهیدان و ئەنفال و کیمیاباران. ئەم شەڕی کوردە ڕابگرن و چیدی خوێنی برا پێشمەرگەکان نەڕێژن، شەڕی براکوژی دووبارە نەبێتەوە. کۆمەڵەی ئافرەتانی کوردستان لقی سلێمانی 11.